بەڵە بەرەزانە ساش بۆ گفتوگۆکردنی زیاتر لەبارەی دیاریکردنی ڕانەوەک دەستە خوشکی شاری دولوثی ئەمریکا لە سودۆمیوانداری بەڕێز خالید قادر بەرپرسی سنتەری ڕال لە ڕانێمان کردووە. کاک خالید بەخێر بێ. بەڵێ کاک خالید لە دەستپێکدا ئەگەر بکرێت باسی ئەومان بۆ بکەیت کە بابزانێ ڕانێت چۆن بووە دەستە خوشکی شارێکی وەکو شاری دولوثی ئەمریکا و ئەگەر ئەم بابەتەمان زیاتر بۆ ڕوون بکەیتەوە. بەڵێ سوپاس بۆیەوە لە ڕاستیدا حەوت ساڵێک پێش ئێستا بەهۆی ناسینمان لەگەڵ گروپێک لە چالاکوانانی ئەمریکا و ئاشنابوونمان بە ڕێکخراوێک بە ناوی سیستەر سیتی ئینتەرناشنال کە یەکێکە لە ڕێکخراوە چالاکەکان لە ئەمریکا کار دەکا. ئەمە سەرەتایەکی دروست کرد بتوانین بیرۆکەیەک گەڵاڵە بکەین بۆ بنیادنانی سنتەرێک بۆ ئاڵوگۆڕی کلتوری. لێرەوە پەیوەندیمان لەگەڵ ئەو هاوڕێیانە بەردەوام بوو و بیرۆکەی ئەوەمان لا دروست بوو ئەم هاوڕێیانەمان کە لە شارێکن لە ئەمریکا و لەگە چەند وڵات و چەند شارێک دەستە خوشکیان هەیە کار لەوە بکەین یەکێک لە شارەکانی هەرێم ڕانیە کە ئۆفیسی کاری ئێمە لەوێ کار دەکەین بتوانین ڕانیە بکەینە دەستە خوشکی ئەوێ. بوو ئەمە کارێکی زۆرمان کردووە لە ڕاستیدا مە حەوت ساڵە هەردوو لا کار دەکەین. تەسەور کە تا ئێستا 5 شاندی ئەوانمان بانکێشتی کوردستان کردووە، شاندی جیاواز لە سیڤی جیاواز و 2 شاندی ئێمە بە نمونە سەرۆکی زانکۆی تێدا بووە، مامۆستایانی ئاینی تێدا بووە، کەسانی پەروەردەیی و هونەری و ئەندازیار و زۆرێک لە بوارەکانی تێدا بووە نردومانە بۆ ئەمریکا. ئەمە کارێکی زۆری ویست و خۆشبەختانە لە دو ئەنجامدا گەیشتینە و ڕێککەوتنەی کە بە فەرمی لە مەنەسۆتا وڵاتی مەنەسۆتا و لە شاری دوڵوث ڕانیە ببێتە 5مین دەستە خوشکی ناو ئەم تۆڕە کلتوریە. بەمانایەکی تر ئێمە لە سنتەرەکەی خۆمان ئامانجێکی ئاڵوگۆڕی کلتوریمان هەیە، هەم بۆ ناوەوە هەم بۆ دەرەوە. هەوڵمانداوە شێوە ستایلێکی تازەی کارکردن پەیڕەو بکەین، دوورکەوینەوە لەو شێوازە بەحتە وشکەی ڕێکخراوەیی لە کوردستاندا. بۆیە هەوڵماندا هەر سەرەتاکان بە ئامانجێکی نوێ کار بکەین. خۆشبەختانە دەتوانم بڵێم هەم لە ناوەوە کە ساڵانە لە سنتەر ئێمە ویستیڤالی گەورە لە ئاستی نێونەتەوەی ساز دەکەین بۆ کلتورە جیاوازەکان، هەتا ئێستا 3 ویستیڤالی گەورەمان ئەنجام داوە، هەمیش پەیوەندیمان لەگەڵ دەرەوە. بە نمونە ئێستا توانیمانە لەگەڵ قەفقازەکان، بە نمونە لەگەڵ لوبنان، لەگەڵ ئێران، حتا لەگەڵ ڕۆمانیا ئێستا لە هەوڵداین لەگەڵ ئەوروپا. بەڵام گرنگترین کارمان پەیوەندی بوو لەگەڵ ئەمریکا و خۆشبەختانە بە هاوکاری ئەوان تواندرا ڕێککەوتنامەی دەستە خوشکی وەک دەواازەیەکی کللتوری نوێ بکەینەوە. و من کە بتوانم زانیارێکی ترت پێ بدەم لە ڕاستیدا پەیامی ئەم سەدەی مرۆڤایەتی لە دنیادا پەیامی ئاڵوگۆڕی کللتوریە لە نێونەتەوە جیاوازەکان. بۆیە ئێستا زمینەکان زۆر لەبارن، یعنی زۆر جار تۆ لە ڕێگای ئینتەرنێتەکەتەوە دەتوانی لینکێک دۆزیتەوە و کاری لەسەر بکەی و دواتر گەشەی پێ بدەیت. تەسەور کە بەشێکی زۆری سەرەتاکانی ئەم پەیوەندیە لە ڕێگای ئینتەرنێت و لە ڕێگای ئیمێل و ئەمە توانیمان بنیاتی بنین. بابزانین با بڵێن پەیوەندیەکەی ئێوە لەسەر ئاستی ڕێکخراوەکەی خۆتان با بڵێن بۆ کۆی ئەو تۆڕانەی کە باست کردو ئەو پەیوەندی و لینکانەی کە دروستان کردو کە دەرەنجامێکی لەم شێوەی لێکەوتۆتەوە، با بڵێن جهەتی حکومی لەم بابەتەدا چ ڕۆڵێکی هەبووە؟ بەڵێ لە ڕاستیدا لەم حەوت ساڵەدا پرۆگرامەکە پرۆگرامێکی ڕێکخراوەیی بوو لە نێوانی ئەم سنتەرەی ئێمە وەکو سنتەری ڕایەڵ لەگەڵ ڕێکخراوی دەستە خوشکی نێودەوڵەتی لە ئەمریکا بوو. بەڵام لە ئێستادا قۆناغێکی تازەی بەخۆوە بینیوە کە ڕێککەوتنامەیەک لە نێوانی قایمقامی ڕانیە و حاکمی دوڵوث ئیمزا کراوە. بم پێ ڕێککەوتنامەکە بەرگێکی دەوڵەتی بەخۆیەوە گرتووە و دەوڵەت دانی پێداناوە لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا. جگە لەمە لە ناو ڕێککەوتنامەکەدا لە یەکێک لە بەڕگەکانی داهاتووە پێویستە حکوومەتی ناوخۆیی یان ئیدارەی ناوخۆیی هەردوو شار لە هەموو بوارێکدا ئامادەکاری بکە بۆی بتواندرێ ئەم ناوەڕۆکی ئەم ڕێککەوتنامەیە لە بواری کللتوری و فەرهەنگی ڕنگ بداتەوە، هەم لە ڕووی مادیەوە، هەم لە ڕووی پلانەوە، هەم لە ڕووی زمینە سازیەوە. بۆیە دەتوانم بڵێم تازە ئەم ڕێککەوتنامەیە سیمایەکی دەوڵەتی بەخۆیەوە گرتووە. ئێستا دەبێت حکوومەتی ڕانیە کە ئەوان زۆر ئەو شێ بەکاردێنن وەکو دەسەڵاتێکی کراوە بۆ ناوچەکان. حکوومەتی ڕانیە لەگەڵ حکوومەتی دوڵوس ئیدارەی ئیرانیە لەگەڵ ئیدارەی دوڵوس پێکەوە بتوانن
زمینەیەکی لە باری دەوڵەتی سازدەن بە هاوکاری ڕێکخراوی ئێمە و ڕێکخراوەکانی تر و چالاکوانان بووی بتوانین ئەم بازنەیە فراوان بکەین ڕنگ بداتەوە لە بواری پەروەردە لە بواری خوێندنی باڵا لە بواری هونەر لە بواری ڕۆشنبیری. بەڵێ لە قسەکاندا ئەمەژەت بەوەدا کە ئێوە وەکو کاری ڕێکخراوەی خۆتان هەڵتانداوە دوور بکەونەوە لە شێوازێکی ئەوەی کە پێی دەوترێت شێوازی تەقلیدی کاری ڕێکخراوەی لێرە کەواتە با بزانین ئەو شێوازەی ئێوە کە شێوازی کارکردنی نوێیەوە تێدا توانوتانە هەنگاوی زۆر بنێن چییە ئەگەر بکرێ لەسەر ئەوە هەندێک زانیاری و ڕوونکردنەوەمان بێت. ئێمە ماوەیەک مانگونیوێک پێش ئێستا سەمپۆزیۆمێکی هونەریمان سازدا بۆ 7 وڵات و کەناڵە بەڕێزەکەی ئێوە یەکێک بوو لەوانە ڕووماڵێکی باشی کرد. سمپسیۆمێکی هونەری بوو هەم لە ڕانیا هەم لە سلێمانی هەم چەندیدارێکی هونەری بوو لە هەولێر. ئەم شێوە ستایلە تازەیە تۆ هەوڵ بدەی لە کلتورە جیاوازەکان لینکێک بدۆزیتەوە و دوورکەویەوە لە شێوازی وشکی ئیداری کە بەداخەوە بەشێکی زۆری ڕێکخراوەی ئێمە شێوازێکی بلۆکی وەرگرتووە بینایی گەورە و کورسی و مێز و ئیشی ئیداری و ینی دوور کەوتۆتەوە لەو مەهامان ناوەڕۆکە ڕێکخراوەی بینا و کورسی و مێستان نەخێر لە ئێستادا پشت بە گروپەکانمان دەبەستین پشت بە تیمەکانمان دەبەستین و هەموو کەسێک لە ڕاهێڵ ئازادە ینی هەموو کەسێک ئازادە ئەندامبوون لە سنتەرەکەی ئێمە کراوەیە بە پێی پسپۆری بەو پێی کە کەسێک دەتوانێت پەیوەندیەک دروستکات لەگەڵ یەکێک لە نەتەوەکان گروپەکان تیپەکان لایەنەکان کەواتە ئێمە دەتوانین ئەساسی دروست بوونەکەی ئێوە خۆ ئەساسی کارکردنی ئێوە دروستکردنی لینک و پەیوەندیە لەگەڵ کلتورە جیاوازەکاندا. بەڵێ ئێمە کاری گرنگ لەو بوارەدا دەکەین. یەکێک نمونەیەکی جوانت پێ بڵێم کە ڕنگدانەوەی باشی بەسەر چالاکیەکانی ئێمە هەبووە. پازدە بیزڕۆژێک پێش ئێستا چەند پرۆفیسۆرێکی ئەڵمانیامان لە ڕانیا بە خواردنی کوردی کەم ناوچەی ئێمە تا ئێستا مۆرکی ڕەسەن و شتی کوردەواری ڕەسەنی کللتوری و فەرهەنگی بەشێکی زۆری تێدا زیندووە. بەم خواردنە کوردیانەی کە ئەندامانی ڕایال هێنایان کە بریتی بوو لە چالاکیێکی جوانی دەرخستنی خواردی و خواردن و موزیکی کوردی کە لە ناویدا لەگە چالاکیەکە پێشکەش کرا هەوڵماندا هەم بانکێشتی گروپێک بکەین بە خواردنی کوردی هەمی لەم چالاکیە دیالۆگێکمان کرد ئەم دیالۆگە زمینەیەکی کردەوە بەڵێ ئێمە پشت بە تیمەکانمان دەبەستین ئێمە پشت بە تۆڕەکان دەبەستین لە ئینتەرنێت و ئێمە هەوڵ دەدەین هاوڕێتی بقۆزینەوە لە هەموو ئاستێکدا بۆی ئەم بازنەیە فراوان بکەین. بەڵێ کەواتە با بزانین باخی پەیوەندی نێوان شارەکان چی یاخود ئەو شتەی کە پێی دەوترێت دەستە خوشک. ئێمە گرفتی گەورەمان لە وڵات و هەرێم و کللتوری خۆمان هەیە کە بەداخەوە هێندەی کللتورێکی داخراوین لە بازنەیەکدا دەخولینەوە هێندە کللتورێکی کراوە و ینی خەڵکی کراوە کاری دەوێت و ئەم فەرهەنگە پێویستی بە شۆڕشێکی کۆمەڵایەتیە. بەم پێمان وایە کردنەوەی ڕوو بە ئاستی دنیادا و دەستە خوشکی یەکێکە لەو ئامرازە باشانەی کەوا دەکات هاوکارێکی باش بێت بۆ گەشەی هوشیاری. ئێمە لە ماوەی ئەم 7 ساڵەدا لە ناو شاندەکانمان بنمونە لە یەکێک لە گەشتەکان سەرۆکی بەڕێز سەرۆکی زانکۆی ڕاپەڕین دکتۆر محەممەد بەشداری کرد سەرۆکاتی شاندەکەی کرد و توانی لەوێ لینکێک بدۆزێتەوە لەگەڵ زانکۆیەکی گەورەی ئەمریکا کە ئەمە ڕنگدانەوەی هەبێ بەسەر پەیوەندی زانکۆی ڕاپەڕین و زانکۆیەک لە ئەمریکا. ئەم نمونەیە بگوازەوە بۆ چەندین نمونەی تر بەڵێ پەیوەندی دەستە خوشکی و ئاڵوگۆڕی کللتوری ڕۆڵێکی باش دەژێڕێ لە گۆڕینەوەی ئەزمون لە گەشەپێدانی ئاستی هوشیاری لە یارمەتیدانی کۆمەلگا بۆ گەشەی هونەری ڕۆشنبیری بازرگانی لەبەرەوەی لە ناو ڕێککەوتنامەکە زەمینەیەکی لەبار هەیە بۆ ئەم پەیوەندیە. بەڵێ خۆت ئەمەژەت بە شتێکدا کە ئەویش داخرانی کللتوری ئێمە یاخۆ با بڵێن ئێمە لە ناو بەردەوام بازنەیەکدا دەخڵینەوە کە خاوەن کللتورێکی داخراون. ئەمە ڕەنگە تەنها لەسەر ئاستی با بڵین هەرێمایەتی یاخۆ لەسەر ئاستی نەتەوە ئەم حاڵەتە باو نەبێ لە ناو ئێمە خۆ تایبەتمەندیەکی ئێمە نەبێ وەکوونەتەوە تەنان لەسەر ئاستی ناوچەیە ڕەنگە ڕانیە کۆمەڵی خصوصێتی خۆی هەبێت کە نەی هەبێت تێکەڵ یاخود ئاڵوگۆڕی خۆی بکات لەگەڵ خصوصێتەکانی بۆ نە شارێکی وەکو سلێمانیە یاخود شارێکی وەکو هەولێرە واتە زۆر کات باز لە شتێکیش دەکرێت کە پێی دەوترێ عەقڵێتی ناوچەگەری. جا با بزانین ئێوە چی دەکەن بۆ ئەوەی کە لەم پەیوەندێتانە بتوانن
فعلەن ئاڵوگۆڕی کللتوری با بڵێن دروست ببێت نەک ئەوەی کە تەنها شتەکە شتێکی ڕەمزی بێت وەک دەزانین کە شتی لەم بابەتە زۆر هەیە لەناو لە هەرێمی کوردستاندا ینی لە ماوەی ڕابردوو لە ئێستاشدا ڕەنگە لە زۆرێک لە ناوچەکان بوو ترەکە فڵان پەیوەندی لە نێوان فڵان ڕێکخراوە و فڵان ڕێکخراوە دروست کراوە یاخود با بڵێن شاندێکی ئەمریکی هاتووە ئەمەی کردو ینی کۆمەڵێک شتی زۆر هەیە بەڵام لە دارانجاما دەبینین کە شتەکان تەنها لەسەر ئاستی ڕەمزی و ینی بۆ تیڤەکان و بۆ کۆمەڵێک با بڵێن بابەتی ترە نەک ئەوەی فعلەن ئیش لەسەر ئەو مەهامە بکرێت کە با بڵێن بەناویەوە ئەم کارە ئەنجام دراوە. ئەمە دەکرێت دوو خاڵەوە قسەی لێ بکەین خاڵی یەکەم زۆر گرنگە شارێکی وەکو ڕانیە خۆی گەنجەکانی خەڵکەکەی خۆی پەیوەندی دروست دەکا و خۆی بەبێ پشتگیری حکوومەت و وەزارەت دەینێرێ ناینێرێ و خۆ دەزانی لە وڵاتە بەدەیان و هەزاران شان دەڕوا بۆ دەرەوە بەڵام ڕەنگە بە نمونە شار و شارۆچکەکان ئەوانەی لە دەرەوەی مرکزن لە زۆربەی شتەکان دابڕابن هەر لەم نمونەی بووم گیرایەوە بۆ بەشێکی زۆر لەو کار و چالاکیە فەرهەنگیانە گرنگە شوێنێکی وەکو ڕانیە خۆی دەبێتە لینکێک بە نمونە ئێمە تا ئێستا توانیمانە چەند شاندێک بنێرین بۆ ئەمریکا چەند شاندێک بانکێش بکەین ئەم کرانەوەیە بەڕووی ئیداریەکی وەکوڕانیەدا دەواازەیەکی باشی فەرهەنگیە کە بە بۆچوونی من خودی دنیابینی خودی ئەمریکاناسی بەشێکی گرنگە لە فەرهەنگی ئێستامان کە پێویستە کورد دنیا ببینێ و بۆ ئەوی بکرێنەوە پێویستە لەو بازنەیە بینە دەرێ تۆ گەشتبینی بەرامبەر بۆی کە بە فعلی ئەو کرانەوەی دروست ببێن ئەمە کاری دەوێت گۆڕ و با بڵێن تێکەڵبوونە دروست ببێ ئەمە کاری دەوێت من ویستم لە خاڵی دوم ئەوەت پێ بڵێم ئێمە ئێستا گەیشتونە ئامانجێک لە ڕێکخراوە لە سنتەرەکەی خۆمان ینی وەکو گروپێک لە گەنج گەیشتونێتە ئامانجێک چەند ساڵێکە کار دەکەین پەیوەندیەکمان دروست کردووە پەیوەندیەکەمان هێنا قۆناغی کۆتایی و ینی دامان لە مەراسیمێکدا پێشکەشی حکوومەتی ناوچەکەمان کرد ئیدی لەم مەراسیمە بەولاوە لەسەر دەوڵەتی ناوچەکەیە هەم لە هەرێمی کوردستان بەگشتی و هەم لە ئیدارەی ڕانیە بە تایبەتی کە ئێستا ئیدارەی ڕاپەڕینە و لە ناویشدا ڕانیە خۆی کە مرکزی ئیداری ڕاپەڕینە پێویستە دەوڵەت خۆی ببێتە بزاوتێکی باش بۆی گاوێکی پێبدا بەمانایەکی تر ئێمە کارەکەی خۆمان ئەوە بوو ئێمە ساڵانێکە کار دەکەین ویستومانە شتێک بەڕووڕووی ناوچەکەی خۆماندا بکەینەوە دەتوانین لە بواری بازرگانی دەتوانین لە بواری هونەری دەتوانین لە بواری خوێندنی باڵا دەتوانین لە بواری پەروەردەیی دەتوانین لە بواری بەگشتدا چوونەوەی تونند و تیژی ڕەگەزی و جێندەری دەتوانین لە بواری ئاشتەوایی ئەمەی پێی دەڵێن پەیامی ئاشتی و ئاشتەوایی و کارکردن بۆ ئەوە هەموو ئەمانە ئەو زمینە باشانن کە دەکرێ ڕانیە وەکو شارێک لە هەرێمی کوردستاندا و ئیدارەی ناوچەکە وەکو ئیدارەیەک لە هەرێمی کوردستاندا بێتە پێشڕەوێک یعنی ڕانیە زمینەی لەبارە چۆن دەواازەی ڕاپەڕینە دەکرێ هەوڵێک بدا ببێتە دەواازەیەکی فەرهەنگیش لە ئاستێکی گەورەتر لە خۆیدا. کە خالیت باواز لەوە بێنین کە با بڵێن ئێمە زۆر کات کە قسە دەکەین لەسەر هەر بابەتێ لە بابەتەکان جا ئەم بابەتە چەندێک لە ئاستێکی جدیدا بە یاخود ئەوەی کە با بڵێن بابەتێکی ئاسایی بێ بەردەوام باز لەوە دەکەین کە دەبێ وا بکرێت دەبێ وا بکەین و دەبێت یعنی باز لەوە ناکەین کە ئایا ئێمە چیمان کردووە و تا ئێستا چی کراوە با من ئەو پرسیارە لە جنابەت بکەم با بزانم ڕێکخراوەکەی ئێوە دیارە پرسیارەکەم یعنی لەو ڕۆ نییە کە بڵێم یعنی وەکو ڕەخنەیەک ئاڕاستەی ڕێکخراوەکەی جناب تێ بکەم بەڵام پێم خۆشە یعنی بەجددی لەسەر ئەم بابەتە گفتوگۆ بکەین لەبەرەوەی کە ئێمە هەزارها ڕێکخراومان هەیە لە هەرێمی کوردستان و ئەم ڕێکخراوانە بە ناوی زۆر گەورەوە کار دەکەن بەڵام وەک دەبینین و بەشایەتی هەموو ئەو کەسانەی کە شارەزان لە بوارەکەیە مجتەماعی ئێمە بەڕاستی زۆر کات لە باتی ئەوەی کە هەنگاوێکیش بەرەو پێشەوە بڕوات دەگەڕێتەوە دواوە و ئەم ڕووداوانی دوایی ینی کۆمەڵێک شتی لەم بابەتەی پێوتین کەواتە بابزانین بە فعلی ڕێکخراوەکەی جەنابتان چی لەم بوارەدا کردو ینی تا ئێستا چی کردووە بە فعلی توانیوێتی چی لە بابەتی کەلتوری لە ناوچەیەکی وەکو ناوچەی ڕانیە بگۆڕێت و ئایا ئێوە وەکو کاری ڕێکخراوەیتان تا چەنێ پشت بە داتا دەبەستن لەو کارانەی کە ئەنجامیێدەن ڕەنگە ئەوە ئاسان بێت کە بە شەفەی بڵیت مەسلە من کۆمەڵێک کارم کردو ئەم چالاکیانە کاریگەری زۆر باش و گەورەی هەبوو بەڵام ئایا داتاتان لەبەر دەستایە کە بۆنە ئێوە چالاکێتان کردووە ئەم چالاکێتان تا چەندێک کاریگەری و جێکەوتی خۆی هەبووە من پێم گوتی بەشێک لە ئامانجی سنتەری ئێمە دوورکەوتنەوەی لە کاری بەحت
ئەو ئامانجەی لەناو ڕایەڵ دەمانهەوێت کاری بۆ بکەین وەکو ئامارێک پێت بڵێم کە پەیوەندی بە ڕنگدانەوەی کارمانەوە هەیە. ئێمە لە لوبنان لەگەڵ دەستگای کەوالیس گۆڤاری تایبەت عەدەدێکی خاصی تایبەتمان بۆ ناساندنی کللتور و هەرێمی کللتوری کورد بە شێوازێکی گشتی بە هەردوو زمانی کوردی و عەرەبی چاپ کرد و لە تەواوی وڵاتانی عەرەبی و لە هەرێمی کوردستان بڵاوکرایەوە وەکو چالاکیکی تازە بۆ وەیلانی کەم هەوڵ بدەین لە دەرەوەی خۆت بە نمونە کارێک بکەی خەڵک فەرهەنگی تۆ بناسێ پێشەوەی تۆ بێتە ناو بازنەی ئاڵوگۆڕی کللتوریەوە. شوێنێکی وەکو ڕانیە کە تا ئێستاش گرفتی نەبوونی ئوتێلێکی باشی هەیە زۆر سەیرە کە هەمیشە ئەو پرسیارەمان لێ دەکرێت سەیرە سنتەری ڕایەڵ دەتوانێت ساڵانە ویستیڤاڵی نێودەوڵەتی لە ڕانیە بکە 250 میلیۆن بانکە و چەند ڕۆژ ئەم ویستیڤاڵە لە کوالیتی گەر لەوێ کێشەی وتێلتان هەیە میوانەکانتان لەکوێ منەوە ئەمە پرسیارێکی جددیە ئەم خاڵە گرنگەیە کە ڕایەڵ کاری پێدەکا کە بریتە لە بەشێک لە خۆبەخشی ئەندامەکانی و لە خاڵی دووەمدا بریتە لە بڕوابوون بە هێشووی ترێ کە ئێمە پێمان وایە هەمومان پێکەوە دەتوانین کار بکەین لێرە ئێمە سوود لە زانکۆی ڕاپەڕین وەردەگرین هەموو دامەزراوەکانی ڕانیە تۆڕی کاتکردنی ئێمە بازنەیە. بەڵێ پرسیارەکەی ئەوە بوو من ئەوە بوو کە ئایا ئێوە بە فعلی تا ئێستا چیتان کردووە ئەو کارانەی کە ئەنجامتان داوە دەرەنجامەکەی چی بووە؟ یعنی ئەگەر بکرێت دەرەنجامەکەیمان بۆ من پێ دەڵێم دەمیز وەڵامی ئەوە دمەوە یەکێک لە خاڵەکان ئەوەی پەیوەندی ئەمریکا بە کراوەتر پێت بڵێم ڕێکخراوی دەستە خوشکی نێودەوڵەتی پەیوەندی لەگەڵ سوید کەنەدا رووسیا یاوانەیە و لە ناو ئەم تۆڕە ئەمە ئێمە وەکو ڕانیە و بە نوێنەراتی هەرێمی کوردستان بووینەتە پێنجەمین دەستە خوشک لەوێدا کە ئەمە یەکێک لە کارە زۆر باشەکانی سنتەری ڕایەڵە. ئەو پرسیارەی کە لێرەدا واردە ئەوەیە ئەم پەیوەندیانە چی کردووە بۆ شاری ڕانی و بۆ خەڵکەکەی ڕەنگە ئەمە لای تۆ بابەت بێ وەکو سەرۆکی ڕێکخراوەکەت کە ئێستا باسی بکەیت بەڵام خەڵکی ڕانیە کە تۆ بە ناوی ڕانیەوە ئەم کارانە دەکەی خەڵکی ڕانیاڵێ باشە ئەم پەیوەندیانە چی بۆ من با بڵێن بەرهەم هێناوە چی بۆ من پێوە و ئێستا با بڵێن لەو کاتانەوە کێوە دەستان کردە بەم کارانە تا ئێستا چی بۆ ئێمە کردە لە بواری ئاڵوگۆڕی کللتوری ئەم پرسیارێکی هەڵەیە ئەمەی تۆ لە بواری ئاڵوگۆڕی کللتوری پەیوەندی ئاڵوگۆڕی کللتوری ملوانکە نییە لە ملی خەڵک بکرێ کارێکی دوولایەنی هێواشکردی ماوە دوور و درێژە و کار لە فەرهەنگ دەکەیتەوە ئەم کار لە فەرهەنگا مەرج نییە بریتی بێت لەوەی یەکسەر نەخۆشخانەیەک دروست بکرێ مەکتەبێک دروست بکرێ ناببوورە بەستم ئەوە نەبوو کە شتێک دروست بکرێ یاخەوەی کە ئەم جۆرە پەیوەندیانە لە ڕووی با بڵێن شتێکی بەرجەستەییەوە مادیەوە دەستکەوتێک بۆ خەڵکی ڕانێ بێنێ بەستم لەوە بوو هەر لە ڕووی ئاڵوگۆڕی کللتوریشەوە چی لانی کەم بۆ گەنجانی ڕانێ کرد سیرکە ئەم شەو من لە هینەکەی خۆم لە پەیجەکەی خۆم بۆ هاوڕێیانی ئێرەم هێناوە کەناڵی فۆکس 21 بەناوبانگی ئەمریکا راپۆرتێکی لەسەر ئەم چالاکیە کردووە ئەمە خۆی مەسیجێکی گەورەی ئاستی نێودەوڵەتیە نەک ئەم کەناڵی CNBC چەند راپۆرتێکم بۆ کەناڵەکەتان هێناوە کە تەمەنا دەکەم لە کاتێکی تر بتوانرێت سوودی لێوەربژیرێ گەنجی ڕانیە و گەنجی هەرێمی کوردستان مەحرومە ینی زۆر بەداخەوە لە بەشێکی زۆر لە خەون و خواست و ئامانج و بەهرەکانی بێبەش کراوە ڕاستە کۆمەڵک دامەزراوە کاری تێدا دەکەین من کە خۆم ئیشی سەرەکیم بەڕێوەبەری سنتەری چالاکی گەنجانم لە ڕانیە و کار لەو سێکتەرە دەکەین و ساڵانێکی زۆرە ئیشی تێدا دەکەین بەڵام کارکردنمان لە سنتەرێک لە دەرەوەی ئیشی فەرمی خۆم لە بازنەی ئاڵوگۆڕی کللتوری بە مانایەکی ئەوەی بتوانین لەگەڵ هاوڕێیان گروپانێک دروست بکەین و کار لە بازنەی ئاڵوگۆڕی کللتوری بکەین بەڵێ ڕنگدانەوەی دەبێ لە ئایندەدا دەتوانین مەکتەبەکانی ڕانیە قوتابخانەکانی ڕانیە لەگەڵ قوتابخانەکانی ئەمریکا لینکی هاوڕێیەتیان بۆ بدۆزینەوە ئەزمموی پرۆسی پەروەردە لە نێو خۆیاندا ئاڵوگۆڕکەن من دوێنێ لەگەڵ بەشێکێک لە بەرپرسەکانی ڕانیە گفتوگۆم دەکرد نەک لە ڕانیە با ڕانیەوەکو نمونەیەک لە هەرێمی کوردستان وەربگرین ئێمە گرفتی دیزاینمان هەیە گرفتی زەوقمان هەیە لە ئیشدا بە ملیار دینار لەم وڵاتە لە پرۆژەدا سرف کراوە بە نمونە هەر داخلی ڕانیە دەبی مۆنۆمنتێک لە ڕانیە دروست کراوە پارەیەکی زۆر و خەیاڵی لێ سرف کراوە بەڵام کە دەچی زەوقێک نێتەیدا بنمونە پرۆژەیەکی وەکو ئاوی دەربەن دەبینی زیاد لە 30 میلیۆن دلار پارەی لەسەر کراوە. ئەم بابەتانە پەیوەندیان چییە باڵێن ئەم بابەتانە تۆ دەتوانی لە بازنەی دەستە خوشکی سوود لە ئەزمموی ئەوان وەرگری تۆ ئیدارەی ناوچەکە شارەوانی ناوچەکە دەتوانێت لەگەڵ شارەوانی ئەوێ هەر پسپۆریە لەگەڵ پسپۆری خۆی پەیوەندی دروست بکە و ئەم پەیوەندیان بەڵام کاک خالید لێرە ڕاتەگرم
بەڵام پێ دوانیە ئەم بابەتانە بەپێی کۆی ئەو معلوماتانەی کە لەم بارانەوە با بڵین بە ئێمە دەگاوە هەمانە پێ دوانیە بۆ بابەتی نەبوونی زەوق لە دروستکردنی مۆنیومنتێ وەکو خۆت ئاماژەت پێدا پەیوەندی بەو فەسادە ئیداریەوە هەیە کە چەندین ساڵە باسی لێوە دەکرێت نەک پەیوەندی بەوە هەبێ کە ئێمە وەکو کورد یاخود با بڵین دیزاینەرێکی کورد زەوقی ئەوەی نەبێت کە داهێنا لە کارەکەی خۆیدا بکات بەشێوە گشتێکە بووی ئێمە بازێک بدەین بەسەر ئەو قەیرانانە یەکێک لەو ئامرازانەی یارمەتیمان دەدا کردنەوەمانە بەڕووی دنیادا یعنی تۆ بزانی لە دەرەوەی خۆتدا دنیا چۆن دەگوزارێت زۆر باشە کاکخاڵی ئاڵوگۆڕی کللتوری زمینەیەکی لەبارە بۆ ئەوەی هاوکار بێت بۆ گەشەی کۆمەڵایەتی هەم لە بواری فەرهەنگی و ڕۆشنبیری تەنانەت لە بواری ئیداریش بۆ ئەزمونێکی نوێ زۆر باشە کاتمان زۆر با بڵێن نییە هەڵ دەدەم کە ئەم کاتی ماوانە بخۆزینەوە بۆی کە چەند پرسیارێکی ترم هەیە لە جەنابەت ئاڕەسەت بکەم لە بابەتی ئاڵوگۆڕی کللتوریە شتێک هەیە کە باڵێن کللتوری جامد و کللتوری مڕنواتە کللتورێکەیە کە کللتورێکی نەرمە و کللتورێکەیە کە کللتورێکی ڕقە و ئەوەی کە لە شەرق بەگشتی و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی هەیە کللتوری ئەم ناوچانە کللتورێکی ڕقە و ڕەنگە جەنابەت زیاتر با بڵێن شارەزایت هەبێت لەبارەی کللتوری ناوچەکەی خۆتەوە تا چەندێک ئێمە ئامادەگی وەرگرتنی یاخود هەڵمژینی کەلتوری نەتەوەکانی ترمان هەیە ئەمە پرسیارێکە بەدەر لە کاری با بڵێن ڕێکخراوەکەتان ئەمن بە پێی ئەزمموی کارکردنمان کاراسانی زۆرە کاراسانی باش هەیە بۆی بتوانین ئەو بازنەیە بڕی خۆماندا بکەینەوە بەڵام بەدەر لە کاراسانی تکاکە ببوورە مەبەستم کاراسانی کۆمەڵایەتی و کللتوریە بڵێ یعنی من هەز دەکەم ئۆندەی لە ناخ و لە هینی کللتوری ئێمەدا هیوایەک هەیە بۆ کرانەوە هێندە یعنی ڕێگرید ناکە بەمانایەکی تر دەمەوێت پێت بڵێم بڵێ ئەمە هەیە بەڵام کللتوری وشێک کارکردن تێیدا پرۆسەیەکی درێژە و هێواشکردەی هەنگاوکردەی دەوێت بۆیە لە ناو کووردا زەوقێکی یان خولیایەکی باش هەیە بۆ کرانەوە ئەگەر دەوڵەت بتوانێت بە سیستەم ئەم خولیایە ڕێک بخە یعنی من دەمەوێت پێت بڵێم کاتێک لە ناو نەتەوەیەکدا ئارەزوویەک هەیە بەڕوویکردنەوە بە دنیادا کاتێک هاوڵاتیشی ئەمریکی وەکو نمونەیەک دێتە کوردستان هاوڵاتیکی بیانی دێتە کوردستان لە هەموو ئەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەست بە ئەمان ناکە بەس کە دێتە هەرێمی کوردستان هەست بە دڵنیایی دەکا لە میوانداری ماڵی کورد هەست بە میوانداری بەڵێ نەکە لێم پرسیون بەشێکی زۆری میوانەکانمان کە دێن خۆیان داوا دەکەن لە گوندەکانی کوردستان بمێننەوە و خۆیان لە ماڵ دەمێننەوە ئەوەندەی پێیان خۆشە لە ناو ماڵ و وەکو مۆرکی ڕەسەنی کوردی مامەڵە بکەن هێندە پێیان خۆش نیە بە شێوازێکی بەحت بێ پێیان خۆش نیە بەنونە گیتاریان بۆ بژەنی هێندەی حەزیان لێ ژویان لە شمشاڵێکی کوردی بێ زۆر بەڵێ ئارەزوویەکی باش لە کووردا هەیە بەڵام ئەم ئارەزووە دەبێت لە چوارچێوەی وەزارەتی ڕۆشنبیری وەکو پلان لە فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە وەکو پلان دیزاین بکرێ و کاری بۆ بکرێ بەڵێ سپاس بۆ خالید قادر بەرپرسی سنتەری ڕایڵ لە ڕانیە